ئەو مامۆستا ئاینی تەسلیمی هیچ کەسێک نابێت. لە وتارەکانیدا شعر دەخوێنێتەوە و نوکتە دەڵێت. لە سەردەمی بەعەزدا کتێبی قەدەغی دەکڕی. بەڵام پێ بکە هەموو جار کە باسی هەژار دەکەم منیش خۆم زۆر هەژاری بکێشتووە. ساڵانێک زۆر قەرزار بووم. هەموو جار کەوشەی هەژاری لە کتێبیشا دەخوێنەوە مسوولکەیەک بەلەشما دێ. فاتح ڕەسوڵ مەحموود ناسراو بە مامۆستا فاتح شارستێنی، مامۆستایەکی ئاینیە و 28 ساڵە بەبێ دابڕان، خۆبەخشانە وتار دەدات بە گوێی موسڵماناندا. مامۆستا فاتح شارستێنی لە ساڵی 1973 لە گوندی شارستێنی سەربەناحی بنگردی قەزای دوکان لەدایک بوو و ئیجازەی مەلایەتی لە مامۆستا شێخ خالیدی موفتی وەرگرتووە و لە ساڵی 1994دا بڕوانامەی زانستە شەرعیەکانی بەدەستهێناوە و ماوەی 28 ساڵە بە خۆبەخشانە و بێدابڕان وتار دەدات بە گوێی موسڵماناندا. وەک خۆی دەڵێت، کاتێک دەچمە سەر مینبەر ئامانجم ئەوەیە بە وتاری پێشکەشی دەکەم و بەو زانستی کە پێمە قەناعەت بە گوێگرانم بکەم. فاتح شارستێنی نووسەرێکی بەتوانایە و خاوەنی 25 کتێبە و پێی وایە کتێب لە تاریکیدا ڕووناکیە و هەر کۆمەڵگایەک لێی دابڕا تاریکیەکانی ژیان بەسەریدا زاڵ دەبێت. ئەو هەموو جۆرە کتێبێک دەخوێنێتەوە و دەڵێت نە هیچ کەسێک نەنووسینی هیچ نووسەرێکم لا بێ نرخ نییە، تەنانەت ئەگەر عەقیدە و بیر و باوەڕیشی لەگەڵ مندا یەک نەگرێتەوە و دەژڵێت ئاینی پیرۆزی ئیسلام فێری کردوین تەسلیمی هیچ کەسێک نەبین. هێندەش حەزی بە خوێندنەوەی کتێبە لە سەردەمی بەعەزدا کە چەندین کتێبی کوردی کڕین و خوێندنەوەیان قەدەغە بوو. ئەو بەدزیەوە کتێبی ژانی گەلی ئیبراهیم ئەحمەد دەکرێت بە نرخێکی گران و بۆ ئەوەی ئاشکرا نەبێت و دەستگیر نەکرێت. بەرجی کتێبێکی ئیمامی شافعی لێ دەکاتەوە و دەیکاتە بەرجی کتێبە کوردیەکەوە. ئەو دەڵێت کاتێک هەست بە دڵتەنجی نوێژ خوێنان دەکەم لە کاتی وتارداندا هەوڵ دەدەم دڵخۆشیان بکەم و نوکتیان بۆ بژەرمەوە تاوەکو بتوانم بە ماوەیەکی کەمیش بێت خۆشی بخەمە دڵی نوێژ خوێنان. هەرەو مامۆستاینی کە هەوڵی دڵخۆشکردنی نوێژ خوێنان دەدات لە کاتی بینین و بیستنی ناڕەحەتی میلەتەکەی خۆی پێناگیرێت و دەست بە گریان دەکات. بەڵام هەموومانجێ بێغیرەتینە قسەکەم بە تەشیروان مەگرن، بێغیرەتینە هەموومانجێ دەسن لەو حکومەتەی بەغدای مەعاشی خۆتان وەردەگرن. مامۆستا فاتح هێندەی هەژاری لە ژیاندا بینیوە. وەک خۆی دەڵێت، هەر کاتێک باسی هەژاری دەکەم و تەنانەت کاتێک وشەی هەژاریش لە کتێبێکدا دەخوێنمەوە تەزوو بە گیانمدا دێت، چونکە هەژاری و قەرزداری زۆر دۆخیشی سەختن بۆ کەسانی ئیماندار و بۆ ئەوانەی ئامادەنین دیناریشی حرام ببەنەوە. وەلای چەند بنێرم، بەڵام وەڵڵاهی هاتوومەوە لە 100 سفرەکە دەستم کردووە بە گریان. وەڵڵاهی جار هەمووتمە سفرەکە لابم پنانەکەم پێ ناخورێ. ئەو مامۆستا ئاینیە لە وتارەکانیدا شعر دەخوێنێتەوە و لەو بارەیەوە دەڵێت ئەو کەسانی دێنە مزگەوت هەر یەکێکیان خاوەنی پیشەیەکە، بۆیە هەوڵ دەدەم وتارەکانم ببەستنەوە بەو کارانی کە ئەوان دەیکەن و لە ناو نوێژ خوێناندا نووسەریشی تێدایە و لەبەر ئەوان شعر دەخوێنمەوە. بەڵام شعرێک کە وشەکانی نەشیا و دوور لە ئاینی پیرۆزی ئیسلام نەبێت. کە باوکم مرد ڕما قەڵای ژیانی من، خەونی مناڵیم بەسەر چوو خەونی مناڵیم بەسەر چوو هات پاییز و خەزانی من، خەم هات بوو بە میوانی من، فرمێسکی بێنازی تکا لە جۆگەلەی چاوانی من.